محەممەد سەردار یحیا سەرۆکی لیژنەی پارکۆر لە ئێستادا و یەکێک لە یاریزانەکانی پێشووکە ئەو نمایشە سەرنجڕاکێشانی ئەنجامەدا لە ڤیدیۆکا بینیمان میوانی سپۆرت مەگەزینە بۆ قسەکردن لەسەر ئەم وەرزشە و ئەو چالاکیە. کاکە محەممەد بەخێر بێی. کاک محەممەد با پێش ئەوی بچینە ناو وردەکاریەوە ئەم وەرزشە وەرزشێکی توانم بڵێم نوێیە و هەروەها کۆمەڵێک جوڵۆشی تایە کە سەرکێشیە. توانی مێژووی ئەم وەرزشم باسکەی لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی؟ کاکەڕۆژیان سەرەتا لەوە دەست پێ بکەین کە وەرزشی پارکور لە دوای ساڵانی نەوەکانەوە زیاتر سەری هەڵا لە وڵاتە ئەوروپیەکان بەتایبەت وڵاتی فەڕەنسا کە بەدایکی ئەم یاریەدا ئەنرێت و لە مێژووی ئەم یاریە لە عێراق و هەرێمی کوردستانە بەگشتی ئەگەرێتەوە بۆ لە دوای ساڵی 2005 بەدواوە کە ئێمە لە ساڵی 2008 بۆ 2009 لە ناو پارکی ئازادی شاری سلێمانیە کۆمەڵێک گەنج بووین هەستاین بە ڕاهێنانکردن و خۆخەریکردن بەم وەرزشەوە. ئەوەی کە فێریشی بووین ئێمە زیاتر سەرەتا لە ڕێی یوتیوبەوە فێری بووین، لە ڕێی یوتیوبەوە هاتین چی ڤیدۆکارمانە کرد عەشوایی هاتین چیانە کرد و دووبارەمانە کردەوە. دووچاری کۆمەڵێک شتی ناخۆش بووینەوە لەگەڵیا، بەڵام سپاس بەخوا لە دوای مودەت و لە دوای ماوەیەک تێکەڵبوون بە یارێکەوە وەرگرتنی زانیاری توانیمان وەرزشەکە بە زانستی وەربگرین. ئەمە چۆن دەست پێکەگەری کێبی ئەم وەرزشە بکە؟ ئەبێ لەکوێوە دەست پێ بکە؟ شوێنە چۆن بێت؟ سەرەتای ئەم وەرزشە ئەو کەسانی کە دەست پێ ئەەکەن پێشتر ئەبێ جومناسیکیان کرد بێت و ناتوانیت تۆ لە تەمەنێکی مناڵە ئەم یاریزانە بێنی فێری ئەم جوڵانەی بکەیت لەبەرەوەی کە کۆمەڵێک جوڵەی وەکو خۆت وتێت سەرکێشی تایە. باشە زیاتر لە دوای 10 ساڵ بەرەو سەرەوە ئەتوانێت تێکەڵ بە پارکور بێت، تێکەڵ بە پارکور و فڕێڕان بێت. پێش ئەوە ئەبێت تەمەنێت تەمارینی جومناسی بکە، ئەنێ بێ لەشی تەواو نەرم بێ و ئامادە بێ بۆ هەر جوڵەیەکی لە ناکاو. طبعاً ئەبێ ئامادەکاری پێشوەختەی بۆ کرابێت. بنەماکانی چین؟ بنەماکانی ئەم وەرزشە چیە بەدەر لە ئەو جوڵانەی کە بنەماکانی پێش هەموو شتێک ئەبێ ئەو یاریزانەی کە پارکور ئەنجامەیە یەکەمین خاڵ چاونەترسیە، بەغیرەت ئەبێ چاونەترس بوو بەغیرەت بێ. باشە لە دوای ئەوە کۆمەڵە عناسیری ترمان هەیە کە لە هەموو وەرزشەکانی تریشا پێویستمانە، ئەوانیش وەکو قووە و مڕونە و خێرایی و ڕەشاقە و ئەم جۆرەشتانەیە. باشە ئەمە تاکو تەمەنێکی دیاریکراو هەیە لە سەر و 30 ساڵ نەتوانی لە 40 ساڵ نەتوانی کە لەشی ئینسان هەنێک جوڵە قورسە بێ بۆی؟ نەخێر، تەمەنێکی بۆ دیاری نەکرانی بڵێ بۆن تۆ لە 40 ساڵە تاوەتە تۆ بنە بڕەکرێ ئەم وەرزشە لە تو ناتوانی ئەنجامی بی. ئێستا ئێمە یاریزانمان هەیە بە تایبەتی یابانی و کۆریەکان کە تەمەنیان لە ڤیدۆکانیشا هەیە زیاتر لە 70 ساڵن هێشتا هەر بەردەوام لێ تەمرین کرد، بەڵام بۆ جۆری وەکو گەنجەکە نە پێویستی بە لەشێکی ڕێک هەیە بەتەئکید بۆ ئەو کەسانەی کە تۆزە قەڵەون ئەرکەکە قورسترە، ئەرکەکە قورسترە بەتەئکید وایە. یەکەم جوڵە کە خۆت فێر بووی چی بوو؟ یەکەم جاماگەڕێتەوە بۆ مناڵی خۆت باگراوندێکی مناڵی لە مناڵەیە زۆر جوڵە و کردبێ بازدا بێ یاخود لە سەربانەوە هات لە مناڵیەوە هەر بۆ ناوبانگم دەکرد بکەون زۆر عجوولە، یعنی هەر لە مناڵیەوە حەزم لێ بۆ شتی سەرکێشی بکەم لەسەر دیوارە بووم خۆمەڵایە خوارەوە لە مەکتەبە، ینی کە لە سەرەتایی بووم ڕاکە ڕاک و ئەمسەر و ئەوانم زۆر بوو و یەکەم جوڵەش کە فێری بووم لە جوڵە زەمینەکانە سەرمەقولات بۆ پێشەوە بوو فرۆن ڕۆلی پێڵێن ئێمە، لە جوڵە هەوایەکانیشا باکفلی بوو تەقلی دواوی هەوایی. ئەمە ئاسانە بۆ کەسێک کە فێری ئەم جوڵانە بێ بە تایبەتی ئەو جوڵەی کە هەوایی بۆ دواوە لێی وەکو وتمەکە هەچ کەسێک باگراوندێکی هەبێ زۆر ئاسانە فێربوونی ئەم جوڵانە، بەڵام ئەگە باگراوندێکی نەبێ ئەبێت تۆ خۆت بی بناغە بۆ ئەم کەسەدا بنی. بێجگە لەو جوڵە سەرەتایانە یاریزانە چێتە سەر چ جوڵەیەکی تر دوای ئەوە؟ ئێمە وەکو هەموو وەرزشەکانی تر سیلسیلە و ئەفکاری خۆی هەیە ئەم یاریە، یعنی تۆ ناتوانانی بێت کە یاریزانی گێتە لات یەکسەر فێری جوڵەی هەوایی بکەی. پێش هەموو شتێ ئەبێ ئەم جوڵە هەواییە ئەم بتوانێت لە عەرزەکەی تاقی بکاتەوە لەسەر زەوی تاقی بکاتەوە. بۆ ئێمە فرۆن فلیپمانەیە تەقلی هەوایی پێشەوەیە، کەسەکە تاوەکو فرۆن ڕوڵ نەزانێت تاوەکو سەرمەقولات بۆ پێشەوە نەزانێت چۆن خۆری دەبێت و چۆنێتەوە زەوی، ئەو کاتە یعنی ناتوانێت لە هەوایە ئەم جوڵەی ئەنجام بات و بەردەوام بێ لەسەری. ئەو جوڵانەی کە لەم شوێنە بەرزانە ئەیکەن خۆپاراستنەکە چۆنە؟ چۆن ڕێنمایی ئەوانەکەن کە ئەگەر جوڵەیەکی هەڵەیان کرد چۆن خۆیان پارێزن؟ لەکوێ ئەکەونەوە بەسەر کوێە؟ ئەم یاریە بەوە جیاکرێتەوە کە هەموو شتەکە کەوتوتە سەر کەسەکە خۆی، هەر لە ئەنجامانی جوڵەکە هەم لە سیفتی کەسەکە خۆی هەم لە سەلامەتی یاریزانەکە خۆی. عادەتەن ئەو جوڵانی کە ئەکرێت لە شوێنە بەرزەکانەوە بەتایبەت یاریزانەکە خۆی هەڵایەتە خوارەوە، شێوازی داوازینەکەی ئەبێ بە جۆرێک ینی بە جۆرێک وەریگرتوێ بە جۆرێک فێر کرابێ کە زەرەر نایە لە تەندروستی تووشی ئیساب و تووشی پێکانی نەکات. باشە بۆ سەرکەوتن
چۆنە دیوارێک چەندێک بەرز بێت توانە سەرکەون بەسەریا وڵی ئێستا ئێمە وەکو خۆمان ئەتوانین بڵێن تا دیواری 4 متریش ئاساییە بەسەریا سەرکەوی بەڵامتر لە دەریشەوە وڵات یاریزان بۆ یاریزان فەرقەکە هەیە بە 5 متر سەرەکە هەیە 6 متر سەرەکەوێ هەیە لە 3 متر زیاتر ناتوانێت سەرکەوی بۆ تەکنیکی سەرکەوتنەکە ئەگەر یەک دیوارمان هەبێ چۆنەوە سەرکەوتنی یاێ دیوارێکی تەنیشتی هەبێ هاوکاری بکە تەکنیکی ئەگەر دیواری تەنیشتی هەبێ احتیمالی هەیە بڕۆی تا 12 متر تا 13 متریش بتوانانی بڕۆی ئەگەر زاویە بێ بەڵام ئەگەر دیوارێکی ڕێک بێ پێشە مشتە تۆ پێویستە بەوە بێ کە مەودایەکە هەبێ بۆ نزیکبوونەوە ڕاکردنێکی نزیکبوونەوە هەبێ لە دوای ئەم ڕاکردنە نزیکبوونەوە مجموعەیە تەکنیکەیە کە بەکاری بێنە ڕێی دەست و قاچ و بتوانانی دەستە بگا بە کۆتایی شوێنەکە و سەرکەوی بەسەر دیوارەکە باشم هەندێک جار ئەسکەلە ئابینن ئەوانەی کە لە کاری ترا بەکاریە لەم وەرزشە چۆن ئەمە هاوکارتانە لە میشەیە ئەم وەرزشە وەکوی کە ئاشنا لای خەڵکو وەکوی کە بینراوە لە زۆر شوێنە ئەنجامەدرێت لە ڕێ قاعەکانەوە ئێوە سەرەتا کەسی سەرەتایی فێرەکەی لە دوای ئەوەی تر و کەسە خۆی ئازادە لە قاعە ئەمێنێتەوە یاخود لە دەرەوە ئەیکا خو لە پارکەکانە ئەیکا ئازادە و ئێمە ئەو بۆری و ئەسکەلانی کە هەشمانە پێویستمانە لە کاتێکا کە لە قاعەیە وەری ئەگرێ لە دەرەوە شوێنێک ببینێت کە بۆ نمونە بۆریکی پێوە بێ حاڵە حسابێ زۆر بە ئاسانیە توانێت ئەو جوڵانی کە فێری بۆ لەسەر لە دەری شۆ بیکات باشە ئێوە لەکوێ ئەیکەن لە سلێمانیا کە مەشقەکانتان کردو لە ساڵانی ڕابردووە چ شوێنێک هەبوو گونجاو بێ بۆ ئەمە لە ساڵانی ڕابردووە ئێمە ڕاستێکی لە ناپارکی ئازادیە ڕاهێنانمان کردووە مدەی نزیکی تقریبا ئەتوام لە 2009 هەتا 2010 ئێمە بەردەوامی لە ڕاهێنانکردن لە ناپارکی ئازادیە بەڵام بەبوونی هەنێ هۆکارەوە لەو مدەتە دابڕین هەتاوەکو ئەم ساڵ کە ساڵی 2023 چونەتەوە ئەو جارێکی تر وەکو چون نەچوونێتەوە ناو پارکەکە بۆ تەبنیکردن بەڵام ئەوەیە ئەو یاریزانانی کە هەمانە سلێمانی ئامۆژگاریانەکەین کە بۆی کە دانەبرن لە یاریەکە چکە لەبەری ئێمە خۆمان ڕاستی بەبوونی مەشغەڵەتی ژیان و ئیشکردن و ئەمانە و توانای ئۆتۆمان نییە بۆ ئەوی کە بەردەوامی لە ڕاهێنانکردن بەڵام ئەو گەنجانی کە تازەن ئەتوانم بڵم لە دوای 2015 بەرەو سەرەوە هاتوونەتە ناو یاریەکەەوە ئێمە ئامۆژگاری ئەوانەکەی کە بەردەوامە لە یاریکردن ئێستا لە پارکی ئازادی کەم خەریکی مەشقنوانیە شوێنێکی دیکە نیە بۆ ئەم مەشقی ئێوە وەکو شوێنی کە ئێمە ئازادی نای لە هەر شوێنێکا بمانێ ئەتوانی ڕاهێنان بکەین تەنها لەگە لەسەر جادێکیش بێ ماتوانین تەمرینی خۆمان و نمایشی خۆمان بکەین بەڵام ئەوەیە کە وەکو عەرزم کردی بەو ڕادە زۆری جاران نەمەوە باشە ئەوە چەند نمایشێکی ئێوە بینین ئەم یاریزانانە کە لە پارکی ئازادی سەرقاڵی نمایشن بەس کچان نابینم لەم یاریە ڕاستیەکەی کچان ئەتوانم بڵێم لەبەر هۆکاری ئەوە نەهاتوونەتەنەوە ئەم یاریەوە بە حکمی ئەوەی کە شوێنێک نەبووە هۆڵێک نەبووە قاعەیەک نەبووە کە ئەم کەسانی تیا فێر بکرێت لە شوێنێکی ئاوا کراوەیە تا حدێک ئەتوانم لەناو کۆمەلگایە بڵێم ڕێگە پێ نەدراو بێ بەڵام ئارەزومەند زۆری شەیە باشە لەسەر دروستبوونی لیژنەکانی ئێوە چەند ساڵم لیژنەیە دروست بووە کارەکانتان چیتان کردوەتانوێت چی بکەن ئەوەی کە وەکو یاریزانی خۆت بۆت نەکراوە ساوەک سەرۆکی لیژنەیەتەوێت چی بکەین ڕاستی ئێمە لە دوای ساڵی 2020ەوە یەکەمین لیژنەمان دامەزە لە شاری بەغدا بوو خۆشبەختانە پاڵپشتی ئەکرێ لەلایەن ئیتیحادی غەربی ئاسیاوە کە ئەمەش جێی شانازیە بۆ ئێمە کە عێراقیەک سەرۆکایەتی ئیتیحادی غەربی ئاسیاکە کە ئەویش بەڕێز کاتن حەیدەر قەسیرە لە دوای ئەم لیژنەیەوە ئێمە ینی ئیشمان لەسەر ئەوەکە کە هەموو پارێزەکانی تر لقیان بۆ بکەینەوە لە دوای ئەمەش کۆمەڵێک دەقی ترمان کردەوەکو لە شاری سلێمانی ئێستا خۆمان خاوەنی لیژنین لە کەرکووک هەمانە لە بەسڕە هەمانە لە شاری بابل هەمانە لە کۆمەڵی پارێزگای تریش هەر هەمانە ینی ئاستی وەرزشەکە بڵاو بۆتەوە خەڵکێکی زۆر ئەم وەرزشاکە سپاس بخوانی ئاستی وەرزشەکە ئەتوانم بڵێ بە شێوەیەکی زۆر باش بڵاو بۆتەوە ئەو کەسانی کە لەم جۆرە وەرزشان وەکو سەرەتا باسیکرە بێ لە جیمناستیکا شارەزا بن خەڵک هەیە لە وەرزشێکی دیکەوە گەڕابێتە بۆ ئەمە ئێوە بەتاکید سەمە خۆم یاریزانم لا بۆ وەختی خۆی کە یانی ڕاهێنانم پێ کردووە یاریزانی هونەرە بەرگریەکان بوو لە کۆنفۆ لە کیک بۆکس لە کاراتی لە تایکواندۆ ینی حەزی لێ بوو و ئەم وەرزش ینی عادەتێکی هەیە هەر کە سێریەکەی بە نمایشی هەر لە خۆتەوە خولیا حەزەچێتە سەری حەزەکەی بجوڵە ینی ئێمە پێشتەکە لەناو پارکی ئازادی ینی جوڵەمانە کرد خەڵکی وای تیا بوونە شارەزا بووی لە هەموو ژیانە تەقلەیەکی نابوو هەموو ژیانە نەیتوانی ینی جۆرە فلیپێ بکە جۆرە تەقلێ بکە هاتبوو لەوێ ینی هەر لە خۆ لە شوێنی خۆی هەڵەبەزی و ئەویش لەگەڵ ئێمە بجوڵێ باش ئەمە ئەم جوڵانەی کە ئیبین ئەمە پارکۆرن وانە ئەمانە پارکۆرن ڕاکردنی ئازاد چییە ڕاکردنی ئازادیش ئەگە دیقەت بێسە ئەمانە پارکۆرن بەڵام ڕاکردنی ئازاد
کۆمەڵە تەقلەیەکە سیسیلە تەقلەیەکە سیلسیلەیەکە کە ئەم یاریزانە ئەنجامی ئەیە لە عەرزێکی تەخت و ئەو بربەستانی کە لە بەردەستیەتی ئەیبڕێ بەبێ بوونی جەمپ و بەبێ بوونی ئەو شتانی کە لە پارکورە هەیە. سێمە جیاوازیی بینی پارکور و ڕاکردنی ئازافری ڕەم بکەین. پارکور بریتیە لە بڕینی بربەستەکان بە کۆمەڵێک جوڵک ئەو جوڵانە ژۆک و چی وەکو بازدانە خۆڵانە خوارەوە یان خۆ هەڵواسین بەسەر دیوار و سەرگۆتن بەسەر دیوارە ئەم جۆرانەیە بەڵام فری ڕەنەکەی ئەکەوێتە ئەو دەرگایی کە ئەتوانین بڵێن تەقلە ئەگرێتەوە زیاترینی تەقلە ئەگرێت. ئێستا لە پاڵەوانتەکانە چی دیاری ئەکرێ بۆ نمونە مەسافە دیاریەکرێ یا ژمارەی تەقلەکان؟ ئێمە سێ جۆر پاڵەوانەتیمان هەیە لە پارکورە لە پارکور و فریڕەنە سێ جۆر پاڵەوانێتیمان هەیە. پاڵەوانێتیان ئەوەیە کە شوێنێک دابین ئەکرێ شوێنە تەسیسەکرێ بۆ دوو لاعب بۆ دوو یاریزان یاریزانێکیان ئەبێ بۆی کە وەکو لە کورداواری خۆمان ئەوە هەبوو ڕاکردنی گرتون و بەران یان دەستلیان بەم شێوازە ینی یاریزانێکیان بە دوای ئەو یاریزانە ئەکەوێت لە مودەی دقەیەکە ئەبێ ئەم یاریزانە خۆی بپارێزلەوەی کە ئەم یاریزانی تر نەگاتەوە. ئەمە جۆرێک لە پاڵەوانێتێک جۆرێکترمان هەیە لە پاڵەوانەتی لە بینی دوو یاریزانە ئەکرێ کە ئەویش بڕینی مەسافەیە بە کات مەسافێکیان بۆ دیاری ئەکرێت مەسافێکیان بۆ دیاریکرێت بە بەرزی و نزمی و کۆمەڵێک شوێنی تەسک و بەرگری و ئەم شتانە ئەم دوو یاریزانە کامیان بەکەمترین مەسافە بچێتە ئەولا بچێت دەست با لە گرینتاپمان هەیە دەست با لە دوگمە سەوزەکە ئەو کاتەوە بێتە براوە. پاڵەوانەتی ترمان هەیە لەسەر ئەساسێکتر دابینەکرێت ئەویش فریڕەنەکەی زیاتر لەگەڵاتێکەڵە کە تەقلەی لەگەڵاتێکەڵ ئەبێت باشە کۆمەڵە جوڵە تەقلەیەەکە ئەویش هەر بە هەمان شێواز بە کاتەکرێت عادەتەن ئێمە ستانداردی کاتەکەمان 90 سانیە لە 90 سانیە ئەم یاریزانە عەرزی خۆی ئەکات ئەو شتانی کە پێێتی لە قورسی لە جوانی جوڵە لەو شێوازی بەکارهێنانی ئەو شوێنی کە لە بەردەستیایەتی. جلوبەرگ تا چەند مەرجە بۆ ئەم یاریە جلوبەرگەکە گونجێ وەکو جلوبەرگ مەرجێکی ئەساسیمان نییە بڵێن ئەم جلوبەرگە دانراوە بۆ ئەوی کە ئەم کەسە ئەم جلە بپۆشێ بەڵام عادەتەن ئەو کەسانی کە ئەم یاریاکەن پێویستەکە جلی فەریح و ینی کراوایان لە بەرابێ باشتر ولوی کە جلی دەستیان لە بەرابێ کەمترین جلیشیان لە بەرابێ یا ئاسایی ئەگەر جلی ساوەیەک شۆرت و تیشێرتەکە ئەکرێ تراکسودەکەەوە بکرێن زۆر ئاتیادیە بەڵام مەرجی یەکەم لە ئەنجامدانی ئەم یاریە بوونی کالێکی گونجاو کالێکی گونجاو بۆی لە کاتی بەبێ پەتیش ئەکریان یەکە توانانی بەبێ پێخاوزیش بیکەی بەڵام بەبوونی کالەوە هەم ئەتوانین جەمالەتێک بێ بەیارێکە هەم بۆ سەلامەتی و سێفتی خۆشە باشترە. باشە ئێستا ئەو پاڵەوانەتی کە لە بەغدا ئەکرێ ئەوەی باسی ئەوم بۆ بکەی. بەڵێ ئەم پاڵەوانەتی کە لە بەغاگرێ خۆشبەختانە ئێمە ماوەی چەند ساڵێکە هەوڵی ئەوەی کە پاڵەوانەتیکی لەم جۆرە بکەینەوە بەڵام بەداخەوە ڕێشۆنی ئەومان بۆ نەگونجاوەکەم پاڵەوانەتی بکەینەوە. ئێستا لە لیژنەی پارکۆری بەغا بە هاوکاری یەکێتی غەربی ئاسیا هەساوم بە سازدانی پاڵەوانێتیەک کە ئەتوانم بڵم ئەم پاڵەوانێتیە لەسەر یاریە فەردیەکان بەو پلانی کە بۆماندانەوە ئەگەر بەو پلانە بڕاتەوە ڕێوە ئینشاڵڵا ئەبێتە گەورەترین پاڵەوانەتی یاری فەردیەکان لە سنووری عێراقا یەکەم بە حکمی زۆری یاریزان کە عادەتمان لایەن نزیکی تقریبان 300 یاریزان بەرەوسەرەوە بەشداری ئەم پاڵەوانەتیان کردووە ئێمە هاتوین فۆرمێکمان دروست کردو فۆرمێکی ئەلکترۆنیمان دروست کردو ئیستیمارەیەکە ئەم ئیستیمارەیە ئەم یاریزانانی کە هەمانە لە سنووری عێراقا هەر لە زاخۆ هەتا بەسڕە لە ڕێ ئەم فۆرمەوە ناوی خۆیان تۆمار کردووە بۆ بەشداریکردن لەم پاڵەوانەتیە و لە هەمان کاتە بێجگە لە بتوڵی پارکورەکە بێجگە لە پاڵەوانەتی پارکورەکە ئێمە کە هاتوین کۆمەڵە ماهیبی کەشمان لەگەڵا تێکەڵ کردووە یەکێ لەوانە پاسکیلی بیەمێکسە یەکێ لە ماهیبانی تر بۆ منە بیبۆیە برێکدانس و ئەم جۆرە شتانەیە بە حکمی ئەمە یاریزان ینی زۆر هەڵیاوە بەشداری بکە و لەلایەنێکی تریشەوە بۆ ئەوەی کە بڵێم ئەتوانم بڵم ئەبێتە یەکەمین پاڵەوانەتی کە بۆ جۆرە بێ لەسەر ئاستی تاک بۆ جۆرە گەورە و کراوەیە بێ بەشداریکردنی ینی خەڵکەکەیە بۆ سێرکردن زیگی تقریبان ئێمە 600 بۆ 800 داوانامەمان نردوو بەس بۆ خەڵک بێ وەکو وجودیان هەبێت لەو شوێنانە لەو شوێنی کە پاڵەوانەتەکەی تیاکرێت و ئامادەیان هەبێت تانمایشەکە ئەی مەرجی سەلامەتی چیتان کردو بۆ مەرجی سەلامەتی ئێمە لە ئێستا لەگەڵ نادی یارموکە لە شاری بەغداد ڕێکەوتوین کە کۆمەڵێک تەسیساتمان حازر کردووە ئەم تەسیساتانە بۆ ئەوەیە کە ئەم یاریزانانە پاڵەوانەتەکەی لەسەر ئەنجام بن ئەتوانم بڵم لەسەر ئاستێکی نێودوڵەتی ئەبێت ئەنی مەرجەکانی سەلامەتی جێبەجێکراوە بۆ تووش ڕووداوی نەخوازراوە لە بەتاکید لە هەمان کاتە ئەمە ینی بانگی فریاگوزاری سەرەتا فریاگوزاری و ئەم شتانەشمان کردو ینی هەموو تەندروستی هەموو شتێک لەوێ ئامادەیە ئەوەنی ینی عاشوایی کرابێت. باش ئێستا وەکو یاریزانانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی چەند کەس ئامادەیە چۆن مەشقەکان چ
چیتان کردووە کە چەند ڕۆژێکی کەماوە لە ڕاستیە ئێمە نزیکی تقریبان 20 بۆ 25 جاریزانمان ئامادەیە لە هەرێمی کوردستانە بە هەموو پارێزگا و قەزا و ناحیەکانەوە نزیکی 20 بۆ 25 جاریزان حازرە تەنها بەس بۆ پارکۆر بۆ وەرشەکانی بۆ کالیسنیکمان هەیە نزیکی تقریبان بەس لە شاری هەولێر نزیکی 20 جاریزانمان هەیە بۆ مواهیبەکانی تریژ ینی مەجموعەی شتی تریشمان هەیە هەمان لە هەمان کاتە یاریزان ینی هەڵی ئەوەی یاوە کە بەشداری بکە و بەڵام بەداخەوە ئێمە تەنها یەک کێشەمان هەیە ئەم کێشەیەش مەسەلەی هاتوچێ خۆتەزانی ینی باری دارایی خەڵک لە ئێستا بە شێوازێکی زۆر باش لێرەوە بۆ بەغداد لێرەوە بۆ بەغاو لە بەغاوە گەڕانەوە بۆ ئێرە ئێمە لە ناو شاری بەغا لەوێ هەموو شتێکمان حازر کردو هەموو شتێکمان ئامادە کردووە شوێنی مادنەوە و دووژەم خواردنیشمان بۆ یاریزانەکان ئامادە کردووە بۆ ئەوەی کە لەوێ تووشی هیچ گیر و گرفتێ نەبن بەڵام ئەوەی کە کێشە و گرفتە نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بگرە بۆ شاری بەسڕش کە ئەتوانم بڵم دوورە لە شاری بەغدادەوە کێشەی هاتوچۆمانێ هاتوچۆکەش ئێمە ینی باریزانەکانی خۆمانم وتووە ڕپیان ڕاگەیان وتومە لە حاڵەتێکە ئەگەر ئێوە مەسرفەکە بکەێتە سەر ئەستی خۆتان ئامادەی ئەوتان تیا هەیە کە بێنە ئەوێ بەداخەوە زۆر بەداخەوە لەبەر باری دارایی و لەبەر زۆربەشان خوێندکار و لەواتە ئیشیان بەتاکید ئەم یاریە کە ئەکرێ هەمووی گەنجە ینی یا خوێندکارە یاخودەوەتا ئیشێکی هەیە ئیشەکەی ئەتوانم بڵێم بەشی بژێوی ڕۆژانی خۆی ناکە ئەمە ڕاست و دروستێکەیەتی ئەنی گەنجێک ئێساگەر بێ بەشداریان پاڵەوانەتیە بکە لە سلێمانیەوە بۆ بەغداد و گەڕانەوە پێویستی بە چەندێکە احتیمالی هەیە ینی ئەگەر لە حسابی خۆی بڕات ئەگەر بە پاس بڕە لەوە ئەچێت 40 بۆ 50,000 تێ بچێت بەڵام خۆتەزانی ینی زۆربەی زۆری گەنجە ئەتوانە بڵم لە سەیە 40 بۆ لە 150 لەو 300 نەفرە ئەتوانم بڵم لە خوار 18 ساڵەوەی یعنی تەمەنێکی کەمیان هەیە ناتوانم بڵم ئەو مەسروفە زۆرە بخەر لەسەر ئەستۆی خانەوادەکەتان یا حاڵی حسابی خۆڕاست ئێمە زۆر جار ئەومان بیستووە کە کەس هەبووە لەبەر خاتری پاڵەوانێتێکی بەشداری کردووە چۆن بەشداری کردووە هاتووە سارەکەی خۆی بۆ فرۆشتووە حاڵە حسابی کردووە بەڵام یەکەم ڕاستە پاڵەوانەتەکەمان گەورەیە بەڵام بەداخەوە ئەو هۆکارشمان لە پێشەکە مەسەلەی تا ئێستا ئەو کێشەتان چارەسەر نەکردووە ئەمە کاریگەری لەسەر ژماری بەشداریکردنەکان هەڵوسەکە بەشداری کردو ئێمە لە بودەی ئەو 25 جاریزانی کە یەکەم جار ئەیان و دوای نەزانی کە هەموو شتەکان لەسەر حسابی لیژنەی عێراقیە بێ وایە نەزانی کە لەسەر ئەوانە حسابی ئەوانە 20 بۆ 25 جاریزامان هەبوو عادەت بەڵام ئێستا کە هاتووتە سەر ئەو مەسەلەی کە ئەڵێم لەسەر حسابی خۆتان وەرن ڕێژەکەی کەم بۆ تۆ بەداخەوە بۆ نیوە ئێستا شەر لە هەوڵای بۆ چارەسەرکردنی ئێستا لە هەوڵام ینی زۆر شوێن زۆر لایەن زۆر ژیانی شوێنم کردو بۆ ئەوی کە بتوانم پاسێک دابی بکەم هیچ نەبێت پاسێک دابی بکەم بۆی کە ئەم یاریزانانی کە لە هەرێمی کوردستانن ببین بە وەفدێک وەکو وەفدێک بچینە شاری بەغاو بەشداری لە پاڵانەتەکە بکەین کاروان ئەمێ ئەوەش بڵێم ینی لە شاری سلێمانی و کەرکووک و هەولێرە بە تایبەت بەگشتی هەموو هەرێمی کوردستان یاریزانی زۆر بەتوانامان هەیە ئەمێ ئاماژە بۆ بم کە لە ساڵی 2021 ئێمە پاڵانەتێکمان ئەنجامما پاڵانەتی ئاسیا بوو بەڵام بەداخەوە لەبەر ئەو کاتە بە حکمی کۆرۆنا مەسەلەی سەفەر و ئەمانە قەدەغە بوو لە ڕێ ئۆنلاینەوە پاڵانەتەکەمان ئەنجامما من وەکو خودی خۆم وەکو حەکەم بەشدار بووم تایە لەخوا بەزیاد بتوانیمان پلەی سێهەمی ئاسیا وەربگرین کە مەدالەی برۆنز بێنینەوە وڵاتی عێراق ئەوش لە ڕێی یاریزانەوە تۆڵە ئیبراهیم کە یاریزانی محافەزەی سلێمانیە سپاس بۆ خۆیان توانیمان ئەو پلە باشە بەدەست بێنین و لەسەر ئاستی کچانیش سێ یاریزامان هەیە کە لە ئاستی تۆپ تێنان لە دەباشترینەکەی ئاسیا باشە پاڵەوانانی ئەم پاڵەوانێتی بەغداد چارە نووسیان بەرەوچێ بێ هەڵبژاردەی عێراق یا پاڵەوانەتی دەرەوەش هەیە ئێمە ئەم دەرفەتەش بۆ گەنجەکان لە بەردەستیان لەدەستی نێن قسەکە دروستە ئێمە لە تقریبا مانگونی بۆ 2 مانگ لەمەوە پێش هەستاین بە ئەنجامانی تەصفیاتێک بۆ یاریزانانی کە لە هەرێمی کوردستانان کردمان هەڵبژاردێکی کوردستانمان دروست کردو کە لە 8 یاریزان پێگاتووە باشە ئەم هەڵبژاردەی کوردستان ئێمە یعنی هەرچۆنێک بێ فۆکەسمان زۆر لەسەر ئەوەیە کە ئەم 8 یاریزانە بچێتە بەغا لەوێ پاڵانەتەکە ئەنجام لەبەرەوەی کە دڵنیام من دڵنیام یەکی لە مەرکەزەکانی یەکەم دووەم سێم ئێهێنینەوە بە هەرێمی کوردستان من لەم شتە زۆر دڵنیام وەکو ئەوەی کە ئەم پاڵانەتی ئەنجامە دێت لە هەمان کاتە لە شاری بەغدا لەگەڵ بوونی پاڵەوانەتەکە دووبارە تەصفیاتێک تر ئەکرێتەوە بۆ ئەوی کە یاریزانی منتەخەبی لێ دیاری بکرێت و بەشداری پاڵەوانەتی ئاسیایی پێ بکرێت لە ئێستا قسەیەکێ بەڵام تەشید نیم لەسەری ئەمە نەبێ ماڵ بەسەرمەوە بەنیازین ئینشاءڵڵا ئەگەر ڕێک بکەوێ لە 20 پاڵەوانەتێکمان هەیە لە ئێران ئەکرێت لە وڵاتی ئێرانێک لە شاری ئاراک کە پاڵەوانەتی ئاسیا بەشداری زیاتر لە 2 وڵاتی ناوچەکەی تایە
عێراقیش خۆشبەختانە ینی بەشدار ئەبێتیە بەڵام دڵنیانیم ئایا کاتێکی گۆڕاکاری بەسەرایەت یاخودنا ئەگەر بکرێت ئەو یاریزانانی کە ئەم یاریزانی منتەخەب عێراق ئەو کاتە لە سەحسابی اتحاد بەشداریەکە. باشە پێشەوەی کۆتایی بە قسەکان بێن ئەم جوڵانەمان لە فیلمەکانە زۆر بینیوە چۆن ئەم وەرزشە لە بواری فیلمە سوودی لێ وەرگیراوە. ئەم وەرزشە زیاتر وەکو خۆتان هیچ کەسێکتان بانکراون بەشداریکەن وەکو وەرزشەکە ئەتوانم بڵێم سەرەتای دەرکەوتنی وەرزشەکەش لە ڕێی فیلمەوە بوو. دەیڤید بیل کە بە باوکی یاریەکە ناسراوە کە بە باوکی ئەم وەرزشە داهێنرێ بە داهێنەری ئەم وەرزشە داهێنرێ خۆی کەسێکی فەڕەنسیە سەربازێکی فەڕەنسیە لە هەمان کاتە سەرەتای دەرکەوتنی ئەم یاریە لە ڕێی فیلمی بیسیانزەوە بوو ئەگەر جەنابتان بینی بێتان لە ڕێی فیلمی بیتەرتینەوە بوو ئاشنایەتی خەڵکی زیاتر کرد بەم وەرزشە و وەکو سنووری هەرێمی کوردستان و عێراق تا ئێستا ینی هیچ بۆندێکی وامان بۆ نەهاتووە هیچ گرێبەستێکی وامان بۆ نەهاتووە کە بەشداری بکەین لە فیلمەکانە بەڵام خۆشبەختانە ینی بۆ کاری ڕیکلام و ئەمانە بانگەش کراین پێیان وتوین بەڵام وەکو فیلم نا تا ئێستا هیچ کەسێک ینی ئەمادەی ئەوەی نەبووە کە فیلمێکی لەو جۆرە دروست کاکە ئەم جوڵانێتی ئەو جوڵانەی کە لە فیلمەکانێکن جوڵی حەقیقیە جوڵی حەقیقی زۆر ناتوانم بڵێم ئەوەی کە جاکشانێکە ناتوانم بڵێم لە 100% جوڵی حەقیقیە لەبەری هەرێک لە جوڵەکانی تیا پەت و ئەم شتانی تیا بەکارهێنرێ یاخود گرینسکرینی تیا بەکارهێنرێ کەسی تریتیا یای دەرەکی تیا بەکارهێنرێ بەڵام ئەتوانم بڵم زۆربەی زۆری حەقیقیە وەرزشکاری هونەرمەندە وەرزشکاری هونەرمەندە محەممەد سەردار سەرۆکی لیژنەی پارکۆر سپاس بە ئامادەبوونی وای ئەنجامێکی باش بەدەست بێن ئینشاءالله زۆر سپاسی بەرزتەکە زۆر سپاس.